ئافرەت هاو بۆ ئەوەی کە کلێنێکی اقتصادی و بژێوی ژیان بۆ خۆی دابین کات بەڵام نەیزانی ئەوەندەی کە لە مۆزوعی اقتصادەکەشا سوود دەگەیەنێ نیو ئەو نەزەرە دەدات چکە خۆشەویستەکانم هەموو ئافرەتێک کە ئەچێتە دەرەوە مەصرفێکی هەیە ئەو مەصرفە مەصرفی سیارەی بێ مەصرفی جلوبەرگی بێ مەصرفی خواردنی بێ هەموو ئەمانەوە کات ئافرەت بەشێکی لەو پارەی کە بەحساب لە موچیا وەرەگرێ جارێکی تر لە خۆی و لە ڕێی کارکردنیا سەرف کاتەوە بۆ یەکو جەدوایەکی اقتصادی جەدوای اقتصادیەکەی هەر لێرەوە لە 150 لێکەمە بۆ و لێ ئەبەوە و ئافرەت وەکو خۆیان ئەڵێن ئەگەر لەگەڵ پیاوە دەست بە دەست کار نەکات وەکو لاشەیەک وایە بە مەشلولی ئیشکات بەڵام بەداخەوە ئافرەت نیتوانی ئەم بەشەی تری لاشە بێت کە بتوانێت ئەم کلێنە بۆ پیاو پڕکاتەوە بەڵکو ئەمە بوو بە خاڵێک کە ئافرەتەکان نتوانن وەکو پیاو دەست بەنە هەموو کارێک وەکو پیاوەکان لە ئیشەکەیان بمێننەوە بەردەوام بن غائب نەبن جێی دڵخۆشی بن ئیبداعکەن بازویان هەبێ شەونخونی بکەن بۆیە هەتا ئێستشی لەگەڵا بێ موچەی ئافرەت لە ئەوروپا لە 20 تا 25 لە موچەی پیاو کەمترە واتە ئەگە پیاوێ لە کارێکە $1000 وەرگێ ئافرەت 800 وەرەگرێ 750 وەرەگرێ ئەمە ستاندەرە بۆ چکە پیاوەکە لە ئیشەکەی ئەمێنێتەوە بەڵام ئافرەت نامێنێتەوە پیاوەکە مەشغوڵ نییە بەشتی ترە بەڵام ئافرەتەکە تەلەفۆنێکی بەجۆیە بەردەوام لەگەڵ مناڵەکانیان لەسەر خەتە ئیشی تری هەیە ئافرەت کاینێکی ئیجتیماعیە بەڵام کاینێکی ناسکە بۆیە بینیت ئافرەتەکان حتا لەلایەنی بژێوی اقتصادیەوە ئەلەرنەیە زەرێکی زۆریان کرد پاشان ئافرەت حەزی لە زینە و جوانیە ئەگەر هەموو ئەو پارەی کە وەرەگرێ بیدا بە ئەنگوستیلەیەک و بیدا بە جلێک لەبەریکە بەیانی لەگەڵ یەکەم ڕۆژی داوامان پێ بچێتەوە بۆ دەوام بڵێ موچەکەم داوا بەمە بەلایە زۆر تەبیعیە بەلایە قورس نییە حتا ئەگە پارەکەش لە گیرفانی خۆی دەرچێ بۆ چکە خوای گەورە ئافرەتی لەگەڵ خشتڵ و لەگەڵ زێر و لەگەڵ جوانیە ڕاهێناوە بۆیە دایمە حەزی لەیەتی ئەوە من ينشأ في الحلية وهو في الخصام غير مبين ئافرەت هەر طبیعەتی وایە حەزی لەوەیە کە ئەم پارەیە سەرف کات وەکو پیاو نییە دەست بە پارەوە بگرێ لەبەرەوە لێرەشە زۆر ئیسفادەی نەکەیان